لە کوشتنی ڕۆژنامەنووسێکی بەناوبانگی وەکو جەمال خاشقچیەوە بۆ کوشتنی ڕۆژنامەنووسێکی لۆکاڵی لەلایەن بازرگانەکانی مادەی هۆشبەرەوە لە مەکسیک. کۆمیتەی بەرگریکردن لە ڕۆژنامەنووسان دەڵێت زیاتر لە 180 حاڵەتەکان بکوژانی ڕۆژنامەنووسان لە جیهان سزای یاسایی وەرناگرن. دادگایەکی نوێ لە لاهای دەیەوێت ئەم کێشەیە چارەسەر بکات. A Safer World for the Truth project is پرۆژەیەک بە ناوی جیهانی سەلامەتر بۆ ڕاستی دادگای خەڵک دەکاتەوە. ئەمەش مانای جۆرێک لە دادپەروەری خۆرسکانەی خەڵکی دەگەیەنێت. دادگایەکە میکانیزمێکی لێکۆڵینەوەی و دادوەریە کە دەسەڵات دەگەڕێنێتەوە بۆ دەستی ئەوانەی کە ئەم کوشتنانە زۆرترین کاریگەری کردوتە سەریان. خانەوادەی ڕۆژنامەنووسانی وەکو دەفنی کارونا گالیزیای وڵاتی ماڵتا کە ساڵی 2017 کوژرا کاتێک لێکۆڵینەوەی لە گەندەڵی دەکرد دەڵێن بە دوواداچوون بۆ کوشتنی خۆشەویستەکەیان بۆ ئەوەیە تا کوشتنی ڕۆژنامەنووسان تەنیا وەکو ژمارەیەک نەمێنێتەوە. resolving impunity in Daphne's case. دادگاییکردنی بکوژان لە کەیسی دەفنی زۆر گرنگە بۆ سەلامەتی ڕۆژنامەنووسان بەگشتی چونکە کەیسێکی زۆر گەورەیە. ئەم کەیسە وەک نمونەیەک دەبیندرێت کە چی دەتوانرێت و پێویستە لە حاڵەتەکانی دیکەدا ئەنجام بدرێت. بۆیە ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە وەکو خانەوادەکەی کە بە دروستی بەڕێوە بچێت. لە کاتێکە دادگایەکە توانایەوەی نابێت فەرمانی دەستگیرکردن بۆ هیچ یەک لەوانە دەربکات کە تاوانەکەیان بەسەردا ساغ دەبێتەوە، داکۆکیکارانی ئازادی ڕۆژنامەوانی دەڵێن ئەم دادگاییە هەنگاوێکی گرنگە بەرەو دادپەروەری. مەسەلەکە شەرمەزارکردنە کاتێک باشکرا و دەنگی بەرز ناوی کەسێک یاخود وڵاتێک دەهێنیت کە نابەرپرسانە مامەڵەی کردووە یاخود دەسەڵاتێک کە لێکۆڵینەوەیەکی پشتگوێ خستووە. ئەمە هێزێکی زۆری هەیە. دادگایەکە یەکەم دانیشتنی ڕۆژی 2 نۆڤەمبەر ئەنجام دەدات، ڕۆژی جیهانی بۆ کۆتایپێهێنان بە بێباکی بەرامبەر ڕۆژنامەنووسان. یەکەم دانیشتن جەخت دەکاتە سەر چەند کەیسێک لە مەکسیک، سووریا و سریلانکا. بۆ ئیشا سەرای دەنگی ئەمریکا، نامۆ عەبدوڵڵا، واشنگتن.